ئێمە میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسیاری زیاتر دەکەین سەبارەت بە بەستنی و چۆنیەتی خۆ هەڵبژاردن بۆ کۆنگرە. میوانەکەمان زۆر بەڕێز کاک نەجات حەسەن جێگری سەرۆکی لێژنەی ئامادەکاری کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک نەجات زۆر بەخێر بێن، سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵ. دەزانین ئێوە سەرقاڵی ئامادەکارین بۆ کۆنگرە، بەڵام سوپاسانەکەین بۆ بەشداریکردنتان. لەمڕۆ هەڵبژاردننی ئەندامە یاخود نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان بۆ کۆنگرە دەستی پێکردو، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە دەڵێ لە بینی مانگ و نیوێ بۆ 2 مانگ دەخایێنێ. پرسیارەکەی منەوەیە ئەم ماوەیە زۆر نییە، بۆچی 2 مانگ بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە و پێوەرەکانیشی چینیانی پێوەری خۆ هەڵبژاردن بۆ کۆنگرە چییە؟ سپاس بۆ ئەم بەرنامەیە. دیارە ئێمە لە مانگی 6ەوە کە فەرمانمان پێکراوە، ڕێنماییمان پێدراوە کە دەست بە ئیش و کارەکانمان بکەین. بەڵێ لیژنەکەی ئەمە لیژنەی هەڵبژاردننی نوێنەرانی کۆنگرەی چواردەیە ئێستتڵاعێکی هەموو ناوچەکانمان کرد بە سەرکردایەتی و مەکتەبە ناوەندی و ناوچە و لقەکان. نەخشە ڕێگایەکمان داڕشت بۆ ئەوەی کە بتوانین بە باشترین شێواز ئەرکەکانی ئەم لیژنەیە بەڕێوە بچێ و لە لایەکی تریش بە باشترین شێواز سەرکەوتنی ئەنجامەکان بە جەماوەری پارتی ڕابگەێنین. دیارە ئەمڕۆ لە بەیانیەوە بە خۆشحاڵیەوە توانم بڵێم یەکەمین لیژنەی ئەم پرۆسەیە دەستی بە ئەرکەکانی خۆی کرد بە شێوەیەکی ئەمەلی لە سنووری لقی 26 و تا ئێوارەی ئەمڕۆ کە سعاتی 6 ئێوارە توانم بڵێم نزیکەی 76% جەماوەری ڕێخستن دەنگەکانی خۆیاندان و جۆش و خۆڕۆشێکی گەرم و گوڕ لە ئارادا بووە و هەمووی بە حەماسەتەوە چوونەتە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی بتوانن نوێنەری خۆیان هەڵبژێرن بۆ کۆنگرەی چواردا. سوپاس بۆ ئەو جەماوەرە خۆڕاگرە، ئەو جەماوەرە لێهاتووە، ئەو جەماوەرە واعیە کە بەم شێوەیە بەم حەماسەت دێنە سەر سندوقەکانی دەنگدان و هیچ ئاستەنگێکش لەو پرۆسەیە نەبووە بڕۆ. زۆر باشە. کاک نەجات وەکو لە هەواڵەکانیش داهاتبوو ڕاتەنگەیاند و دەڵێ هەموو جۆرە کوتلە و کوتلەکاریەک یاخود بەکارهێنانی سۆشیال میدیا یاخود جۆرێک لە با بڵێن پارەدان هەمووی ئەمە بە هەموو جۆرێک قەدەغەیە. ئەمە تەنها بۆ هەڵبژاردننی ئەندامانە بۆ کۆنگرە یاخود بۆ ئەندامانی کۆنگرەشە دوایی بۆ هەڵبژاردنەکانی دوایی؟ خۆ تەزانی ئەمە حزبێکی گەورەین، تەمەنمانەوە 76 ساڵە. ڕاستە لە کۆنگرەی یەکەمەوە بگرە تا ئەمە کۆنگرەی چواردەش لە سەرەتای مانگی 11 یان لە کۆتاییەکانی مانگی دەیە کە بەسترێت هەموو ئەو پێوەرانەی کە بۆ ئەندامەتی حزبەیە لە ناو ئەم پارتە گەورەیە ئەوەیە کە تۆ ئەبێت لە هیچ کوتلەیەکە بەشداری نەکەیت و نەچیە ناو پێڕ و پێڕبازی و هەموو بێشک و هۆش و تواناکانی خۆی ببەستەوە بە پەیڕەوی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستان. بۆیە ئەم کولتور و ئەم سەقافەتە حزبیە ئێمە کردومانەتە بەرنامە و لە بانگەشەی هەڵبژاردنەکانیشە ئێمە وەکو پێوەرێک دامان ناوەوە ئاراستەی جەماوەرشمان کردووە لق و ناوچە و سەرکردایەتەکان کە ئەبێ زۆر وریای ئەوە بن حاڵەتی تەکەتل و تەکەتلکاری و پارەبەخشین و دەعوەتی گەورە ئەمانە ئەبێ ڕێگەی لێ بگیرێ، چونکە ئەمە کولتورێکی ناتەبیعیە لە ناو پارتی دیموکراتی کوردستان. مەسەلەکە ئەمەیە ئەگینە ئێمە هەمومان لە یەک بنەماڵەی گەورەین کە پێوترێ پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆژ یەکترە بینین، لە ناو کۆنگرێش یەکترە بینین، لە دەرەوەی کۆنگرێش کۆتاییەکانی ئێمە یەکترە بینین و بە جۆش و خۆڕۆشەوە ئەو سیاسەتەی کە کۆنگرەدا ڕێژێ ئێمە ئەو سیاسەتە تەطبیقەکەی لە ئایندەشە. زۆر باشە. کاک نەجات وەکو لە هەواڵەکانی ژات وەکو خۆشتان ڕاتانگەیاندووە دەڵێ لە سەرەتای پاییز کۆنگرە دەبەستن، ینی ڕۆژەکەتان دیاری کردووە یان جارێ ناکرێت لەسەرەوە قسە بکەین و ئەندامانی کۆنگرە چەند دەبن، ینی چەند کەس ژمارەیان چەند دەبێت؟ ئەم بابەتە طبیعی ئەبینێتەوە سەر چەند حاڵەتێک. یەک ئەرکەکانی ئێمە کەی تەواوە بێ، ئەو پرۆسی ئێمە کەی تەواوە بێتەوەمانەوە ئێمە دوا قۆناغەکانی راپۆرتی خۆمان کەیە کە ئامادەیەکەین بە فراوانی بە هەموو بابەتەکانەوە دەست پێک ناوەڕاستی ئەرکەکانمان کۆتاییەکان و ئەو بابەتانش کە بینیمانن هەستمان پێکردووەمانایەکەینە راپۆرتێکی گەورە و پێشکەشی
سەرۆک بارزانانی ئەەکەین ئەمە لایەکەتی لایەکەیتر لژنەی ئیدارە و بەڕێوەبردننی کۆنگرش هەیە ئەوە حاڵەت ئەوش بۆ شوێنی کۆنگرەیە بۆ ناو کۆنگرەیە و پێداویستەکانی کۆنگرەمانەوەی میوان و مانەوەی مندووبەکانە ئەمەش لایەکی ترێتی ئەم دوو حاڵەتە کە تەماشا ئەکرێت ئەرکەکان بە باشی بەڕێوە چووە ئەو وەختە ئەکرێت یعنی دەستنیشانی ڕۆژەکە بکرێت و سەعاتی بەسنی کۆنگرە بکرێت. زۆر باشە کاک نەزار ئێوە گوتان ینی هەڵبژاردن ینی ئەندامانی کۆنگرە بە هەڵبژاردن دەبێت بەڵام پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا ئەمە بۆ مەسئول ناوچە مەسئولی لقەکان ئەندامی لقەکان ئەندامانی پەرلەمان وەزیر بۆ هەموو ئەمانە یەک ڕێکارە هەر دەبێ بە هەڵبژاردن بێ یاخود جۆرێک لە ئاسانکاریتیایە بۆ ئەوانی کە پلەیەکیان هەیە بەحقیقت بەپێی ئەو ڕێنمانەی کە هەیە بڵێ هەموو پرۆسەکە بە هەڵبژاردنە ڕوە یعنی ئێمە لە مەکتەبە ناوەندیەکانی حەزب و لق و ناوچەکان و سەرکردایەتی ئەمانە و هەتا دوو بازنەشدانراوە بۆ بەرلەمانی کوردستان و بەرلەمانی عێراقش بازنەی یەک بۆ بەرلەمانی کوردستان نوێنەریانە بێ بازنەی دووش بۆ بەرلەمانی عێراق 6 نوێنەریانە بێ لەوێداش لەبینی ئەو بە هەڵبژاردن ئەکرێت کەواتە هەموو پرۆسەکە بە هەڵبژاردن بەڕێوە ئاچێت تا کۆتایەکە بەڵام یەک حاڵەت هەیە حاڵەتێک مەسەلەن چەند لقێکی پارتیمان هەیە ئەو بەڕێزانەی قسمێکیان کە ئەندامی کۆمیتەی ناوەندی نەبوونا بەڵام فترەیەکی زۆر مەسئولی ئەو لقانە بووناوانە ئەوانە بە ڕاستەخۆ بە بڕیارێک کراوەتەوە نوێنەری مۆتەمەر و چەند ئۆرگانێکشمانەیە لە مەکتەبە ناوەندیەکان 5 ئۆرگانە تقریبان ئەوانش بە ڕاستەخۆ چنە بنە ئەندامی کۆنگرە بەڵام هەموو حاڵەتەکان بە پێی پرۆسەی هەڵبژاردن بەڕێواچە. زۆر باشە کاک نەجادیانی پرسیاریشکی زۆر گرنگ دێت بۆ لە هەموو کۆنگری لە هەموو حیزبێکدا بەنسبەت ئێوەشەوە هەروایە دوای هەر کۆنگرەیە گۆڕانکاری ڕوودەدا هەم لە سترەکتەری حیزب ئێمە چاوەڕوانی چی دەکەن گۆڕانکاری هەم لە سترەکچەری یا پێکهێنانی حیزبی پارتی دیموکراتی کوردستان دەڵێم و هەروەها استراتیژی پارتیش بۆ داهاتوو چاوەڕوانی چ گۆڕانکاریەکەن بۆ نمونە مەسەرەن ئامادەکاری دەکەن بۆی لق زیاد ببێ لق کەم بکرێتەوە کۆ بکرێتەوە ڕێک بکرێتەوە ئەوە بێنێتەوە کەمکردن و زیادکردن و ئەوانە ئەو ئۆرگانانە یان ئەو بابەتانەی کە جەنابەت مەبەستە ئەوە بێنێتەوە سەر پەیڕەوی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستان کە نوێنەرانی کۆنگرە دەنگی بۆیە دەن و ئەبێتە پەیڕەوێکی ناوخۆ بۆ جێبەجێکردن لە دوای کۆتایهێنانی کۆنگرە بەڵام بۆ چاوەڕوانی خەڵک و نوێنەرانی کۆنگرە بۆ سەرکردایەتەکەی خۆی و بۆ گۆڕانکارێکە بەڵێ خۆ ئەگەر تەماشا بکەی یەکێکی وەکو بەندە ئەوە 55 ساڵە لەناو ئەم حزبم ئێستا من ئەوە تا ئەندامی ئەم لژنەی هەڵبژاردنەم کەواتە ئەم بۆچوون و ئەم ئەقلیەت و ئەم تێڕوانین و ئەم بیرکردنەوەیە ئەکید ئەبێ بچێتە ناو کۆنگرێش و نوێنەرانی کۆنگرە بتوانن بە شێوەیەک کە مێژووی پارتەکەیان ئەم لەم 76 ساڵی ڕابردوو ئەو هەموو سەرکەوتن و ئەو هەموو کێشانەی کە بۆ ئەم پارتە دروستکراوە بە تایبەتی ئەو سەردەمەی کە بەشێکی گرنگی هەرێمەکەمان لە جەستەی هەرێم دابڕا لە خانەقینەوە تا شەنگار ئەبێ ئەمە هەمووی دراست بکرێت ببێتە تەجروبەیەک ببێتە ئەزمونێک کە نوێنەرانی کۆنگرە لە ناو کۆنگرە بیکەنە بڕیار و ڕاستپاردە و چەند پرۆژەیەکی گرنگ لە دوای کۆنگرە هەمومان بە ئستراتیجیەتێکی نوێەوە بتوانین پێشکەوتنێکی چاک پێشکەش ئەم زەماوەرە بکەین پێشکەش بەگەلی کوردستان بکەین. زۆر باشە زۆر بەڕێز نەجات حەسەن جێگری سەرۆکی لەژنەی ئامادەکاری بۆ کۆنگرەی 4 پارتی دیموکراتی کوردستان گەلێک سوپاس لژنەی هەڵبژاردننی نوێنەرانی کۆنگرە زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەو